ڕێسای سێم ڕێسای سێم وتمان ناشێت نکوڵی وجودی شتێک بکەم کە پێیم پێ نەبردووە بە هەستەکان لەبەرەی خۆم هەستم پێ نەکرد یا کەسانی دەوروبەر بە عەقڵیان هەستیان پێ نەکرد ڕێگاکانی مەعریفە بە تایبەتی هەستەکان یان تەجروبە یان حس هەر هەست ناتوانم نکوڵی لێ بکەم باسم کردوتم چۆن دوو واشەر وەکو یەکن دوو ئاسنن کە چیەکیان موگناتیزە دەرزێکم بۆ دۆزێتەوە یەکێکی تریان هەر ئاسنێکی عادی لە نێوانی ئەمانەیە ڕاکێشانێکی هێزی ڕاکێشان بەڵام من نایبینم هەروەکو وتمە و گورگە مووی ڕەشە بینە لە تاریکایی دارستانێکە لە شەوی زستانە بەڵام من نایبینم چاوی ئەو بەهێزترە چاوی مارب جۆرێکیکە بەهێزە چاوی بۆق جۆرێکیکە بەهێزە چاوی حەشەراتی تر جۆرێکیکە بەهێزە مێرولێک قووەتەکەی غێری قووەتەکەی منە و هەروەها ناشێ ئەو شتێک کە هەستی پێ نەکەم بڵێم نییە وەکو ئەوەی کەوتم جسمێک لە بەرچاوتە کابرا مەسەلەن باڵای مەترێک 80 سانتیمەتر و ئەڕوا دوورەکەوتەوە فیلێک لە بەرچاوتە فیلێکی زۆر گەورە ئەم فیلە وردە وردە ئەڕوا من لەم دەشتە سەحرای ئاوا تەماشایەکەم دەشتێکە بەڵام فیلەکە وردە بچووکە بێت و حتا بێ بە قەدەر حەجمی قازێک ئەنجا مراویەک ئەنجا هێلکەیەک ئەنجا وردە نایبینم چاوم ڕشکە و پێشکاکە وجودی هەیە یانی وەک نقطەیەکە دوای ئەو هەرە ڕوا وجودەکەش هەروەک خۆی فیلە کەوابوو چاوی من لە مەدایەکە ئەبی ئەوەی کە چاوی من لە مەداکەیان نەیبینی ئەمە مەداکە ئەڵێم ناتوانم بڵم لەو دیوی مەدای چاوی منەوە هیچ شتێ نییە ئەمە پەرداخێک ئاوە لەلام ئەمە نازانم خۆوایی یان تایەتی بەڵام پەرداخێک ئاو بگرە لە شوێنێکە ئەمە مەلاین بەکتریا و حەشەراتی شتی زیندویتە مەلاین بەڵام چاویش هەستی پێناکە ناتوانم وجودی ئەم مەلاین شتانە ڕەفسکەمەوە کە عیلمەی سەلمێنێ لە تەجروبە و لە ئەزمونە لە مختبەرا سەلمێنرێ لە بەرەوەی خۆم نایبین هەروەها هەر جۆرە شتێکی تر کە نایبینی وەکو باسی زیندانێکەشم کردوتم کابراایك زیندان کراوە لە قەڵایەکایە شاخێکی گەورەیە قەڵایەکە لە قەڵاکە لە ژوورەکایە ئەو لە پەنجەرەیەکەوە ئەبینێ یا لە درزی دیوارەکانەوە ئاوا هەندێک شتە بینێ لێرە سەیری ئەم پەنجەرەیەکە هەیە ئەم درزە ئەوێکە لێرەوە دەریایەکە بینێ ڕووبارێکە بینێ ئەلێرە دوای سێرەکە شاخێکی بەرزە بینێم وەکو منارەیە برجێکی لەسرە ناتوانێ بڵێ بینی بورجەکە و ئاوەکە هیچی تر لێ نییە چکە من مەزرعەیەک هەیە ئەم نایبینێ لەبەر هەبوونی بربەستێکی تر کەوابوو ئەم جاریان سەبەبی نەبینینەکە یا بەکارنهێنانی هەستەکە یان دەرەقەت نەهاتنی هەستەوەرەکان بۆ ئەو شتەی باسیەکەین سەبەبکە هەبوونی بربەستێکە خودی ئەقڵ جاری وا هەیە بربەستەکە سەری لێشێوێ گەنجێک هەڵێ عەقلی هەیە بە عەقلی بیری لێ کات و ئەڵێ عیلاقە بەستنی نامەحرەمانە لەگەڵ ئەم ئافرەتە ئەم کێشانەت بۆ دروستەکە یەکەم گوناحی دێتە گەردن خوای گەورە دەپرسێت دووهەم تەعداکردنە لە ناموسی خەڵک ئەوانە کە سوکاری پێ بزانن مستەحیل لە ڕێگات بدەن و دێنە سەر ئەتکوژن سێهەم کە سوکارەکەی خۆت بداوێن پیس حسابە دەکەن تعاملێکی خراپن لەگەڵەکەن ئافرەتانی تر ناتوانن سقت پێ بکەن ئەقڵ ئەمانەی بۆ ڕیزەکە بەڵام حەزەکەی هەڕەڵە ناخراوە خۆشە و لەزەتەکەوەیە هەلێکە بۆت ڕێکوتو لە سراعی عەقڵ و سۆزەکەیە عەقڵ و حەزەکەیە حەزەکە زاڵەگە بەسەر عەقڵەکە کەوا بۆ عەقڵەکە دەوری نەبی یەکێ سیارە لێ خوڕێن لە ئەوروپا تابلۆکانی لە بەردەستای هەمووی نووسراوە 80 کیلۆمەتر ڕۆی ئاگدار بە پێچکردنەوە هەیە دوو سایدێکە نامێنێ لە ملاتر وای لێ ئەوانە هەڵدێرە لە پشت پێشتەوە عەقڵ ئەڵەیە بە گوێرەی ئەم تەعلیماتانە بڕۆ هەروەکو چۆن قورئان بە ئێماڵێ بە گوێرەی ئەم تەعلیماتانە بڕۆ بەڵام ئەم گەنجە سەیارەیەکی ڕاقی پێیە باشە جادەیەکی تەختیشە حەزەکە لێ خوڕێ ڕەفیقێکی لەگەڵیەتی یا کچانێکی لەگەڵایە خۆی بنوێن پێی پیانێ خێرە سورعەت و ئاوەکو چۆن ئەتاری یاریەکە لە مەشە ئاوا یاریەکە عەقڵ پێڵێ وامەکە حەزەکەڵێ قەیناک ئەوەش ململانێکی بینی عەقڵ و حەزەکەیە کامیان زاڵە لە بەرەوەی کە تۆ عەقڵیشت هەیە جاری وا هەیە حەز و ئارەزوو ڕەغەباتی تر وەرحاصڵ نایەڵێ عەقڵەکە بەکاربێن کەوابوو ئەمەش بۆ خۆی ئەبێ ئاگاد لێ بە کە عەقڵ هەموو شتێکی تەسلیم ناکرێت وەلا هەمان کاتیشە بربەستی تری هەیە و ڕێگای تری هەیە کە ڕێگای لێگرێت
پاشان ئێمە کە ئەلکترۆنات نابینین ناتوانین بڵێنی ڕۆحیش نابینین ناتوانین بڵێنی ئەلکترۆناتەکەەوە علم پێمانەڵێ مە ئاسەوارەکانێتی ڕۆح هەتا ئەم لەحظەی کە قسە ئەەکەمتیایە پزیشکی هەموو جیهان و زانستی سەردەم هەمووی متەحەیرن لەوەی عاقڵ خۆی چییە ڕۆح خۆی چییە ئایا ڕۆح لە شوێنێکی جەستەیە تەبەنەوەی تر ئەو هەموو اختلافاتانی کە لەسەری هەیە ئایا ڕۆح پەیوەندی بە دڵەوە هەیە یا ڕۆح پەیوەندی بە مێشکەوە هەیە یا پەیوەندی بە زیندوێتیەکەوە هەیە ئایا ڕۆح زیندووبوونە ئێمە بە نەزەری من ڕۆح زیندووبوون نییە چونکە حیوانێکی مەنەوی سپێرمەکە خۆی ئەڕوا ئەجوڵێ هێلکۆکەکە زیندووە ئەپیتێنرێن گەشە و نەشو نماکەن بەزەم ڕۆحی بەبارە نەکراوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ دوای تێپەڕبوونی 120 ڕۆژەکە 4 مانگەکە ڕۆحی بەبەراکرد کەوا بڕ ڕۆحەکەش خۆی شتێکی ترە غەیری ئەم زیندوێتی جا ئایا من نەفسە ڕوحە دڵە مێشکە لە جەستە هەموویەتی خوای گەورەش فەرمێ وەالنازعاتی غەرقە ئەو فریشتانی کە ڕوحە کێشن نەزعیەکەن دایە ماڵن کەوا بوو ئەمە جۆرەکە لە داماڵین ڕۆحەکە ئەنجا غەرقە بە هەموو بەدەنا غەرقە بن هەتاکو ڕۆحەکە دەرەکێشن کەوا بوو ڕۆحەکە لەکوێیە دیسان نازانین ڕۆحەکە خۆی چییە دیسان نازانین کەوا بوو نابێ وا بزانین هەموو شتێک ئەگەر بە عەقڵ پەیمان پێ نەبرد ئیتر نابێت لە ڕێگای تری مەعریفیە وەری بگرین وەکو جۆگرت وەکو هەواڵی ڕاستگەاندن ئەنجا ئێمە ئێستا کە ڕۆدنسۆن ئیسباتی کرد کە مێرولە ئەو هەموو زمانە جیاوازیان هەیە هەر شارە مێرولەیەک قەبیلەیەکی سربەخۆن تەنزیمی سربەخۆی خۆیان هەیە زمانی سربەخۆی خۆیان هەیە بە لەهجەش قساکە لە زمانی یەکتری تێگەن ئێمە و مێرولانە لە لامانە ڕۆن قسەشەکەم بەس ئێمە نایزانین ئێمە لە وەحیەکەی خۆمانە لە قورئانەڵێن سەیدنا سولەیمان زانی قالت نملة يا أيتها النمل ادخلوا مساكنكم لا يحطمنكم سليمان وجنوده وهم لا يشعرون بەڵام ئەمە تایبەتە بە سەیدنا سولەیمان کە زانیوێتی شەکر بۆنی هەیە ئێمە سە لە مەجلیسێک کاگەر گەنجێک بڵە شەکر بۆنیە مەجلیس هەمووی دەنە پێکەنی لە شەکر بۆ باوە شەکر بۆنی چی عادی کوڵە شەکرێکمان بۆ بێنە با بۆنی بکە ێ باشە هەر شەکرەکە لەوێدانم بزانە چەند مێرولەتی هاڵێ هەر مێش چەند دێ بۆ شەکرەکە خەڵک دەرمانی مێشکە ڕێژە تۆزە شەکری پێوەکە شکە شەکرەکە بۆنی ئەڕوە مێشەکان دێن لە شەکرەکەەوە کۆ کەوا ناتوانین نکوڵی ئەو شتانە بکەین هەر لە دەوروبەرمان هەزاران شت هەن کە وجودیان هەیە و ئێمە هەستیشی پێ ناکەین شتێکی تر مەسەلەن کابرای کەڕە ئایا توانین بڵێن ئەمە ئاوازی بتهۆفنە جیاوازە لەگەڵ موستار ئەمە قورئان خوێندنە جیاوازە لەگەڵ گۆرانی ئەو هەست بە هیچیان ناکات چووکە کەڕە یەکێکی تر کوێرە پێڵێن ئاسمان شینە زەویش ماشەڵڵا بەهارە سەوزە ئایا زانە سەوز و شین چییە نازان کە ئەو نەیزانی سەوز و شینەکە چییە ئەشێ نکوڵی لێ بکە بڵێ ئاسمان شین نییە نا ئەشێ بڵێ زەوی سەوز نییە نا کەوابوو ناشێ دیسان نکوڵی کردن لەو جۆرەشتانە نکوڵی لەوانە بکەین ئێسترێک هەستپێکە گوێدرێژە هەستپێکە کەی بوومە لەرزان ئێستا ئێمە بە جیهازی ڕێختەر کرد ئەی پێون جیهازی بوومە لەرزە پێوان یا زریان وەکو سۆنامەکەی ئەندۆنیسیا یا زریانەکەی ئەمریکا لیکاترینە خەڵک پێشترە زانێ ئەی باشە بۆچی بە مێشکی نازان بەڵام ئامێریشی دروست کردو خۆ ئامێرەکە مهمتر نییە لە مێشکی بەڵام ئامێرەکە توانای وەرگرتنی ئەوەی هەیە وەکو بارۆمەتر و ترمۆمەتر وەکو ئەو جۆرەشتانەی ترکە هەن ئەو ئامێرانی ترکە زەختی دڵ لێدەن و ئەوانە ئازارن پاشان ئێمە هەر هەستەکان نین هەستی تریش هەن طبعا هەندێک کەس هەندێک لە زانایان گەیاندوێنێتە 8 شت ئەو ڕەهەندانەی کە معریفی پێوەرەگرین ئینشتاین ئەڵە زەمن خۆی ڕەهەندێک بەڵام هەندێکی ترڵن نا زەمن نرخە یان زەمن اعتیبارە عەلا کولی ئەمە مەیدانێکی ترە ناچینە ناوی هەستەکان مەسەلەن من هەست پێ یەکەم هێڵنجەیە هێڵنجم نەداوە هێشتا ینی بڕشێمەوە دوو لە ڕووتان بەڵام من ئێستا هەست پێ ئەەکەم هێڵنجێک دێ هێشتا نەهاتوو چۆن هەستم پێ کرد خۆ من دەستم لێ نەداوە نەمبینی و جۆم لێ نەبووە ئەمان هەستم پێ نەکردو بەڵام هەستێکی تر لە ناخە هەیە هەستی ناخە
ئەوەش هەستی ناخی پێوتر ئیحساسکردنێک. هەستێکی تر هەیە، هەستی ماسوولکەیە. هەستی ماسوولکەیان هەستێکی تری تەجروبەی عەقڵی، من چاوم نقانود ئەمێ پاروی بخۆم دەسەبم بۆ دەمم ڕێکەزانم ئەمە شوێنی دەم. لەبەرە پێشترم ئەزمونە هەیە و عەقڵ ئیستیعابی کردو، ئەزانە بە چ مقدارە، بە چ زاویەیەک، بە چ حرەکەتێک، چەند و چۆن هەمووی دیاری کردو. ئەنجا ئەبینین کابرایەک مەسەلەن هەستێکی ترە پێوترە هەستی پارسەنگی، یەکێک پاسکیل لێخورە 2 تایەیە. ئەڵێن چەند مهمە کەچی یەکێکی کا بینی لەولا سواری پاسکیلەوە 1 تایە ئەشخولێتەوە، پایدەریشی پایدەر لێدا و 1 تایە. ئەمە پێڵن هێزی پارسەنگی. لە هەموو ئینسانێکە هێزی پارسەنگی هەیە. ئێستا عیلم ئیسباتێکە کە چەند قەترەیەک شلەمەنیە لە جۆچکە لە ناوەوە، جۆچکەی ناوەڕاست کە تەجروبەیان کرد لە کەروێشکی شاوایە، لە کەروێشکەکە کە دەریانێنە ئەو قەترانە چەند دڵۆپەیەکە سەیریان کرد کەروێشکەکە تەوازونی تێگەچێت. تەوازونی ئەم ئینسانە هەمووی لەسەر ئەو قەترەیە وەستاوە، یان ئەو چەند دڵۆپە سائیلە وەستاوە. ئەمانەش هەر یەکێک لەمانە طبعاً ئەبینین تەسیراتی هەیە، وەکو کابرایەک پەتی سێرکە مەسەڵەن سێرکە کراوەتەوە و پەتێکە یەکێک لەم سەرەوە ڕۆ بە ئەو سەر دارێکیشی پێ ئاوە تەوازونی خۆی پێڕاگرێت. تەوازونەکە زۆر وردە کارانەیە، ئەڵێ دەمی مووسە یان ئەڵێ نوچی دەرزیە. دوایی لەسەر ئەمەکە ڕاهاتوە زۆر مهمتر لەمە سەیرەکەین لە نێوانی دوو بورجەکەی کوالالامپورە لە مالیزیا خەڵک لەم بورجەوە ڕۆشتوو بۆ ئەو بورجە هیچی پێوە نییە، هەڵیش نەواسراوە، بڵێن لاسیکی پێوە بێگەر کەوتە خوارەوە وەکوانێ چنە سەر شاخیا تەدریبەکەن. بەم شێوەی هەر بەم دارە و بەسەر ئەو پەتەیە ڕۆ لەم بورجانەوە ڕاتەوە بۆ ئەو بورجەی تر. هەروەها لەو شاخە دوورانەی لە کلیمەنجارۆ و لە شوێنانی تر کە ئەکرێت. ئەمە شتێکی تر هەیە پێوترێ هەستی پارسەنگی، کەوا بوو بە هەستەوەرەکانم، بە ئەزمونم تراوێلکەکە، بە ئەزمون اینجا بە دەست لێدانەکان، بە عەقڵ پێشکان، بەمانە هەمووی بەم هێزانەی تر بە هەستی پارسەنگی، بە هەستی ماسوولکە، بە هەستی ناخ، ئەوەی ئینشتاینیش زەمان، هەموو ئەمانە ئەوەمان لە ئەسەلمێنەکە ناشێت نکوڵی لە وجودی شتێک بکەم کە من خۆم بەم شتانە هەستم پێ نەکرد. خارجی ئەماش ئەم دائیرەیە هیتر هەیە کەوا بۆ ئاگام لەمانە بێ. من ئەم سێ ڕێساییان باس کرد لەگەڵتانە بۆی چکە زۆر جار دێنەوە سەر ئەم سێ ڕێساییان و دیسان باسییانەکەینەوە، وەختە باسی نەزەریەکانی تری کانت و دیکارت و ئەوانی ترەکەین ئینشاءڵڵا. خی گەورەی مەشوێوەش هیدایەت بدا و دانیشن بخێر.